جەنابتان ڕەنگە زۆر جار ئەو بەسەر هاتەتان بیست بێ کە ئیمامی عومەر لە شەوێکە وەکو دەستگای پۆلیس کە پیان وترۆ عەس کە کوردەواری خۆمان لە حەس لەوە هاتووە واتە پۆلیشی نهێنی شەو ئیمامی عومەر خۆی دەگۆڕی بە نەناسراوی بە کۆڵانەکاندا دەگەڕا بۆ ئەوەی کەسی خراپەکار دەستنیشان بکە و کەسی چاکەکاریش لە وڵاتە دەستنیشان بکە. بەرە بەیانێکە ئیمامی عومەر ئەو شەوە خۆی حرەسیات دەگرێت لە شاری مەدینەدا بەرپرسی پۆلیسی نهێنی شارە خۆی دەگەڕێ و لە پەنا دیوارێکەوە کە ئەو کاتە ماڵەکان سادەبوون دەمە و بەیانە و دوای نوێژی بەیانیە دایکێک بە کچەکەی دەڵێ ڕۆڵە شیرەکەت دۆشی ئەڵە بەڵێدایە ئەڵە ڕۆڵە دۆلکەیەک ئاویشی تێکە زۆری کە ئاشیرەکەمان کەمە وتی دایە نازانی ئیمامی عومەر بانگەوازی کردووە لە ڕێی نوێنەری خۆیەوە هەر کەسێک غەش بکە بڕیا خەڵکیان گرتووە شیرەکەی تەزویر کردووە ئاوی تێکردووە ڕوونی کردوێتەوە هەر کەسێک شیر غەش لێ بکە و ئاوی تێ بکە سزا دەدرێ وتی ڕۆڵە گیان شیرەکەی ئێمە زۆر خستە تۆش ئاوەکە وەندە زۆر نییە عومەر لەکوێ ئەزانێ بە ئێمە کار بەدەستی عومەر هەر هەستیشی پێ ناکە من دڵنیات دەکەم لە بازاڕەکە هەستی پێ ناکە تۆ ئاوەکەی تێکە وتی دایە گیان ڕاستە عومەر بەم شەوە ئاگای لە ئێمە نییە ڕاستە نوێنەری عومەر و پۆلیس ئاگای لە ئێمە نییە ئەی خوای عومەر ئەی خوای عومەر ئەخە خۆخوا چاوی لێیەتی بەم بەرە بەیانە بەم تاریکی ئێمە ئاو دەکەینەوە شیرە و غەشی لێ دەکەین ئەمە بەعدمان بە سەرۆکی مسلمانان نەدا کە خەشی لێ نەکەین چۆن دەبێت بەرەو ڕوول ئیتاعی حکومەت بکەین کە پشتی لێکردین و چاوی لێمان نەبوو غەشی لێ بکەین دایە گیان ئەوە غەشە ئیمامی عومەر ئەو ماڵی دەستنیشان کرد مچوڵکە بە لە شێعات فەرمووی ئەی خوای عومەر فەرمووی ئێمە سەر دەکەوین حتا میلەت شەرم لە عومەر ناکا بەڵام لە خوای عومەر لەبەر خوای عومەر غەژ ناکا ماڵەکەی دەستنیشان کرد و پرسی وتیان کچێکی زۆر باشی ئەو ماڵەیە و لەگەڵ دایکیا دەژی و مێردەکان نەماوە مێردی دایکی وەفاتی کردو کچێک و دایکێکن بە کوڕەکانی وتی چێ ژندێنێ ئافرەتێکی زۆر بەڕێز و بەڕاستی شایەنی ئەوەیە خێزانی ماڵ بێ هاوسەری ژیانت بێ عاسم کتی من ژندێنم ئەم ئافرەتەی خواز یەکتریان بین و یەکتریان بەدڵ بوو ناوی خوای لێهێنا ئەم ئافرەتە بێ کە سوکارەی کرد بە بووکی خۆی ڕئیسی هەموو دەوڵەتی مسلمانانە شەرق و غەرب لە بەردەستیایەتی فەرمووی ئەمە شایەنە چونکە خوای عومەر دەبینێ نەک عومەر کردی بە بووکی خۆی سوبحان الله ئەم ئافرەتە کچێکی بوو لەو کچە عومەری کوڕی عەبدولعەزیز لەدایک بوو عومەری کوڕی عەبدولعەزیز کە جومعەی ڕابردوو بۆم باس کردن خەلیفەی پێنجەمی ڕاشیدینە عەدالەتی هێنایەوە سەرزەوینەوەی ئەم ئافرەتەیە واللهی بەڕێزان ئەگەر ئێمە میلەتەکەمان ئاوا خوا ناز بین لەبەر خوا تەزویر نەکەین لەبەر خوا غەژ نەکەین لەبەر خوا نەخۆش بووینەیە ناو کۆمەڵگا لەبەر حکومت ناکاکە زانی تایەک لێ نەخۆشیەک لێ هەڵامەت و پەسیویەکت هەیە قڕە حکومت کەیفی خۆیەتی تۆ لەبەر خوا بڵێ خوا محاسەبەم دەکەم نەخۆشیە بەهۆی منەوە بچێتە ناو مزگەوتەوە بچێتە مۆڵێکەوە بچێتە بازاڕێکەوە لەبەر خوا واللهی خوای گەورە نەوەیەکمان بە نسیب دەکات دەبنە کار بەدەستی ئەم وڵاتە ساڵح دەبن بەڵام کاکە میلەتێک بۆ خۆی فرسەتی بۆ هەڵکەوێت لە حرام فول لە دۆنەکە یە بەخوال لە گورگ دەبێت ئەرێ و گورگانەی ئێمە لەکوێ لەدایک بوون هەر لەو میلەتە نەبوونە کار بەدەست حتا میلەتیش ئاوا مراقبەی خوا بەسەر خۆیەوە نەبینێ و متمانەی بە چاو گورگ جارەشکە دەتخواتەوە